بەناوی خوای گەورە ڕەشە با حەیاتەکەی سلێمانیش هەر باشە. بەخێر بێن سەر چاوان چاومان ڕوون، خۆشحاڵین بە بەشداربوونتان و پیرۆزبایی لە یەک بە یەکی دەرچوانی ئازیز دەکەم، پیرۆزبایی لە کەس و کاریانەکەم و هیوادارم ئەمڕۆ وەرچەرخانێکی گرنگ بێ بۆتان لە ژیانتان بەرەو ئایندەیەکی گەشتر و بەرەو خزمەتی خەڵک و نیشتیمان و کەس و کارتان. دەرچوونتان ئەمڕۆ ئەنجامی کۆشش و هەوڵ و ماندووبوونێکی زۆرە. پێم وایە لەم زانکۆیە خوێندنێکی باڵاتان بەدەست هێناوە و شارەزایی لە بواری جیاجیایی زانست و پیشەکانە بەدیهێناوە بە هیوای ئەوەی بتوانن ڕۆڵێکی لەبەرچاو و دیارتان هەبێ لە ئایندەی ژیانی خۆتان و ئایندەی ئەم وڵات و ئەم نیشتیمانەدا. دڵنیام لەوەی کێشە و گیر و گرفتی زۆرتان دێتە ڕێ. وڵاتەکەمان ئەمڕۆ دووچاری کۆمەڵێک ئاستەنگ و بێنەوبەرەی زۆرە، بەڵام لە هەمان کاتیشا دەرفەتی گەورە بۆ هەنگاوناون بەرەو ئایندەیەکی باشتر و گەشتر بۆ هەمووان دەڕەخسەیە بە هیمەتی ئێوە. دڵنیام لەم کێشە و گیر و گرفتانە و لەو دەرفەتە گەورانەی کە هەن، ئەو زانست و ئەو لێزانینەی کە لێرە بەدەستان هێناوە دەبێتە سەرمایەیەکی گرنگ بۆ ئێوە. ئەم زانکۆیە 15 ساڵ لەمەوبەر وەکو خەونێکی دوور جێبەجێ کرا. سەردەمانێک بوو خەڵکانێکی زۆر پێیان وا بوو تەنها خەونە و تەنها قسەی بەتاڵە، بەڵام ئەمڕۆ بە هیمەتی بەشێکی زۆر لە خەڵکی ئەم شارە و خەڵکی خێرخوای ئەم نیشتیمانە و پشتیوانی نێودەوڵەتی توانرا ئەم زانکۆیە بکرێتە حەقیقەتێکی بەرجەستەکراو و ئەمڕۆ لە دوای 15 ساڵ نزیکەی 2500 دەرچووی هەیە کە لە بواری جیاجیای ژیانی کۆمەڵایەتی سیاسی ئابووری کارەکەن. و هیوادارم ئێوەی دەرچوانی ئەم ساڵ کە دەچنە پاڵ ئەوان بەشێکن لەو کۆمەلگایە، کۆمەلگای زانکۆی ئەمریکی، کە بتوانن هەم هاوکاری ئەم زانکۆیە بن، هاوکاری کاری خێر و کاری باش بۆ نیشتیمانەکەتان بن. وەکو بروس ئێستا باسی کرد، ئەم ساڵ بەجێمان دێڵێ لە دوای 8 ساڵ لە خزمەتکردنی وەکو سەرۆکی ئەم زانکۆیە. دەمەوێت لێرەوە بە ناوی ئێوە، بە ناوی خوێندکارانی ئەم زانکۆیە، دەرچوانی ئەم زانکۆیە، بە ناوی کۆمەلگای ئەم زانکۆیە، بە ناوی ئەم شارەوە، بە ناوی بۆردی ئەم زانکۆیەوە سوپاسێکی بەپایانی بکەم بۆ ئەو هیممەت و کۆش و هەوڵانەی کە لەم 8 ساڵەی ڕابردوو داوێتی. ئەم ساڵ سەرۆکی تازەمان دکتۆر بیلال وەهاب دەست بەکار دەبێ وەکو سەرۆکی زانکۆ. بیلال چیرۆکێکی ناوازەیە، وەکو مناڵێک لە کامپی ئاوارەبوون خوێنی سەرەتایی دەست پێ کردووە، دوایی دکتۆرای لە ئەمریکا هێنا. لێرە وەکو مامۆستا کاری کردووە و دوای چەندین ساڵ دەگەڕێتەوە بۆ ئێرە وەکو سەرۆکی زانکۆ. شارەزاییەکی باشی لە بوارە جیاجیەکانی ئەکادیمی و کۆمەلگا و سیاسەتی نێودەوڵەتی هەیە و دڵنیام بە هیممەتێکی زۆرەوە کاک بیلال لێرە دەست بەکار دەبێ بۆ ئەوەی ئەم زانکۆیە بێتە ئاستێکی بەرزتر و شایستەتر بەم شارە، بەم نیشتیمانە، بە گەنجەکانمان. سيداتي سادتي الخريجين الأعزاء والعوائل المحترمة، أتمنى لكم كل التوفيق في هذه المرحلة الجديدة من حياتكم، وأهنئكم على ما حققتموه بناء على جهودكم ومثابرتكم خلال السنوات الماضية. كنتم جزءاً من مسيرة مهمة في هذه الجامعة، إذ تأسست قبل 15 سنة، وكنا نطمح إلى أن يكون مركزاً أكاديمياً نوعياً ومتميزاً لتنشئة الجيل الجديد وتأهيلهم للخدمة العامة والمساهمة في إعمار الوطن. تتخرجون
هذه السنة وبلدنا يواجه تحديات كبرى وفي نفس الوقت فرصا رائعة. أتوقع منكم كغيركم من الخريجين السابقين المساهمة الفاعلة في الحياة العامة وتهيئة الظروف التي تمكننا من التحول بالاتجاه الصحيح. لا أستخف بحجم التحديات، لكنني واثق من همتكم وواثق أيضاً بأن ما تعلمتموه في هذه الجامعة في هذه المساحة من قيم واعتبارات ستمكنكم من لعب دوركم في خدمة أنفسكم وعوائلكم ووطنكم إن شاء الله. كما قال بروس قبل قليل أن هذه السنة ستكون السنة الأخيرة له رئيساً للجامعة. أريد أن أقدم له شكري وعميق امتناني وامتنان لجنة الجامعة لما قدمه بروس من خدمات مهمة في هذه الجامعة خلال السنوات الثمانية الماضية. فقد قاد هذه المؤسسة بإمكانيات متواضعة ومكنه من أن يتحول إلى مساحة واعدة من أجل تنشئة الجيل الجديد. مني ومنكم أتقدم إليه بالشكر والعرفان، وأتمنى له ولزوجته هذر كل التقدم وكل العرفان. وسيحل معنا هذه السنة الدكتور بلال وهاب رئيساً للجامعة الأمريكية في السليمانية. بلال قصة مثيرة ومبهرة، إذ بدأ تعليمه الابتدائي في مخيمات اللجوء طفلاً صغيراً، وانتهى إلى نيل شهادة الدكتوراه في أمريكا. عمل هنا في هذه الجامعة محاضراً، وها سيرجع إلينا رئيساً للجامعة. أتوقع منه ومن حماسه ومن مهنيته أن يكون دافعاً حقيقياً من أجل تطوير الجامعة وتمكينه من الوصول إلى مراتب أفضل وأحسن إن شاء الله. Esteemed guests, proud families, and the remarkable graduating class of AUIS. Congratulations on this extraordinary milestone in your lives. Today is a testament to your hard work, dedication, and unwavering perseverance, and I'm deeply honored to be here celebrating this occasion with you and your families. To our graduates, your achievements reflects the culmination of countless hours of study, effort, and determination. You have acquired a world-class education that empowers you to navigate and lead in a rapidly evolving world. As you step into the future, you will face daunting challenges and undoubtedly will have incredible opportunities too. I trust with the education that you have acquired and with the passion and the commitment that you have, you will be able to be contributing to the future of this land and to making it better, preserving our culture, but at the same time integrating into the global economy. Our country confronts significant challenges, from conflicts to regional dynamics to internal strife. Yet within these challenges lies the hope for a brighter tomorrow. As AUIS graduates, you will possess critical thinking skills and innovative mindset to thrive in and contribute to a dynamic society and economy. AUIS was founded on the dream of providing quality education for public service, not for personal profit. Today, we celebrate nearly 2,500 graduates who are making a meaningful impact across various fields. Today, on this momentous occasion, I want to pay tribute to President Bruce Ferguson's leadership and dedication over the past 8 years.
His commitment to AUIS mission has been exemplary. You have led this institution, Bruce, through very difficult challenges with grace, steadiness, and unwavering commitments to the values upon which this institution was founded. On behalf of AUIS and the Suleimani community, I thank you and wish you and Heather all the very best in your future endeavors. We will also welcome Dr. Bilal Wahab as our new president, an inspiring success story who embodies the spirit of AUIS. He began his education in a refugee camp, went to earn a PhD in the United States, and started here as a lecturer. Now he's coming back as president of AUIS. I'm confident his passion, professionalism, and commitment will help the AUIS develop further and become the institution we all aspire it to be, the academic center of excellence, not just in this region, but across the wider Middle East. Ladies and gentlemen, I want to conclude again by wishing you every bit of good luck and wishing you all the best with your new endeavors.